سڵاوتان لێبێت. ئەمەی دەیبینن کە سوکاری ژمارەیەک دەستگیرکراوی بادینانە چوونەتە پەرلەمان و لەگەڵ ژمارەیەک لە فراکسیۆنەکان کۆبوونەتەوە و داوایان کردووە دادگاییکردنی کە سوکارەکانیان بە یاسایی و بەڕێوشوێنی دوور لە دەزوەردان بەڕێوە بچێت. تومەتانە هەمویان بێبنەمان وەکو عامیل بوون بۆ بریتانیا و ئەمریکا ناوهێنانی مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لەناو کەیسەکەدا کە لە پێنجی مانگی حەوتدا بەم ناوانە ینی بەم تومەتانە دادگایی دەکرێن. باشە ئەم داوایان بۆچی کرد؟ مەگەر دادگا و دەسەڵاتی دادوەری بە تەمای چییە وا ئەمان ئەو داوایە دەکەن؟ بە پێی قسەی کە سوکارەکەیان دادگا بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ هەردوو وڵاتی ئەمریکا و بەریتانیا و پشتیوانی لە مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق دەیەوێت سزای ئەو کەسانە بدات کە زیاتر لە 10 مانگە دەستگیر کراون. سەیرە پشتیوانیکردن لە سەرۆکوەزیرانی وڵاتێک کە تۆ بەشێک بیت لە وڵاتە بۆ ئەبێت تاوان بێت. باشە دەبێت ئەمریکا و بەریتانیا وەک دوو زلهێزترین وڵاتی دنیا لەم لاشەوە مستەفا کاظمی سەرۆکوەزیران چیان لەم هەرێمە بوێت واسی خوڕیان بۆ داناوە و سات بە سات ئاگایان لە جوڵەکانی ئێمەیە لەم هەرێمە. خۆڕێشی تێدەچێت کاظمیە کە سەرۆکوەزیرانی عێراقێکی هەڵۆشاوە و لە یەکترازا و هەر پارچەی بەدەست گروپێکەوەیە بیەوێت بەرنامەی کاری ئەم حکومەتە بدزێت و وڵاتەکەی پێتۆکمە بکاتەوە. ئەو تاوانەی کە دراوەتە پاڵ ئەو دەستگیرکراوانە پشتیوانی کاظمیەکە کە بەرپرسان و پەرلەمانتارانی هێزەکانی دەسەڵات خواخوایانە بتوانن تەنها وێنەیەکی لەگەڵ بگرن یان لە مەجلیسێکی جەنابی سەرۆکوەزیراندا ئامادە بن. باشە ئەوە کاظمی وتمان تا ڕادەیەک ڕێی تێدەچێت، بەڵام ئەمریکا و بەریتانیا بۆچی دەبێت سیخوڕیان هەبێت لەکوێ لە ناو دهۆکدا لە کاتێکدا بەرپرسانی باڵای وڵات ڕۆژانە بەبێ ئەوان کوردوەتەنی دەست ناکەن بە ناو ئاویشدا. تۆ بڵێ ئەمریکا و بەریتانیا هێندە نمەک حرام بن کوڕی خەڵکیان بۆ سیخوڕیکردن بەسەر حکومەتی کوردستانەوە بەکارهێنابێت و ئێستا کە دەزانن باریان لارە گوێی خۆیان لێ دەخەوێن و بەرگریان لێ ناکەن. نا لەوە ناچێت ئەوە بێت، پێدەچێت لە ترسی ئەوەی کورد لێیان تووڕە نەبێت. هیچ ناڵێن. آخر ئێمە لە کاتێک ڕێفراندۆممان کرد بە ئاشکراوتمان حساب بۆ یەک کەس ناکەین و هەرواش بوو نەمان کرد و ڕێفراندۆمەکەشمان کرد. ئێستا هەمووان چاوەڕێی 5 تەمووزی بزانین کاظمی و ئەمریکا و بەریتانیا نوێنەری خۆیان دەنێرن بۆ دادگاییکردنەکە و شاهێدی دەدەن کە بەڵێ ئەوان ئیشیان بۆ ئەوان کردووە یان نەخێر لە غیابی ئەوانیشدا دادگا هەر بڕیاری خۆی دەدات و بە تاوانی سیخوڕی ئەوانیش توندی زیندانێکی چەند ساڵە دەکات.